مەلایەتی ئێرانێ زۆر ناخۆشە. من کە هاتم بۆ سلێمانی و مەلای ئێرەم دین گریانم دەهات بۆ مەلای ئێرانێ. زانا و نووسەر و کەساتی دیاری کوردستان مامۆستا مەلا محەممەد شەڵماشی لە تەمەنی 93 ساڵیدا لە سلێمانی بە نەخۆشی کۆچی دوایی کرد. مامۆستا محەممەد شەڵماشی لە ساڵی 1937 لە گوندی شەڵماش لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و لە دەیەی شەستەکانی سەدەی ڕابردووەوە هاتۆتە سلێمانی و دوجاریش پاش بەسەربردننی چەندین ساڵ لە ئەوروپا گەڕایەوە بۆ سلێمانی و هەر لەوێ و بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. باپیرم مەلا محەممەدی شەڵماشی باڵێن مەلا محەممەد ئەمین هەمەوەندی لێرە ئەژی لە فیلەندا ئەژی زیاتر لە وڵاتی فیلەندا تقریبا نزیکی 8 مانگە بێت هاتۆتەوە لە وڵاتی فیلەندا لێرەیە وا بۆ 4 مانگە چێت جەڵتەلیە لەسەر جێگا کەوتووە تقریبا 7 ڕۆژێک ئەبێت بێهۆش و ئاگای لە خۆی نییە و تر دوێنە 6 ساعت یەکی شەو بوو ڕۆحی شاد کۆچی دوایی کرد لە سەرقەبرانی هەواری تازە 95 ساڵی. مامۆستا شەڵماشی تا لە ژیاندا بووە هەر لە سەردەمی حجرەوە تاوەکو دواساتی ژیانی لە پێناو زانست و زانیاری تێکۆشاوە. بەرهەمەکانیشی ئاینی و هونەری و کۆمەڵاتی بوون و چەندین کەسایەتی و زانا لەسەر دەستی ئەم کەڵە پیاوە پێگەیشتون. باوکم لەوەتی من فامم کردبێتەوە هەمیشە هەر لە فەقێتیەوە تا 4 مانگی لەوە پێشش هەر خەریک بوو. باوەڕکە وەکو من لێم بیستووە جارێکیان بە قسەی خۆی لە بۆکانەوە بە پێ هاتەوە بۆ کۆیە ئێستا هیچ گەنجێک ناتوانێتەوە بڕوە. باوەڕ ڕقم گەنجەکە بتوانێت لە بۆکانەوە بە پێ بچێت بۆ کۆیە شاخ و دۆڵ و دۆڵ و شیوە و شی و لە پێناوی چییە؟ لە پێناوی کە کتێبێک لە کۆیە هەیە بچێت لەوێ بیبینەوەی بیخوێنێتەوە لە ئێمە مەسەمە لاوڵای کۆیە گەورەی کۆیە. هەمیشە هەر هەوڵی داوە تا ئێستا ئەوەی من ئاگام لەبێت 36 کتێبی بە چاپ گەیاندوان هەر 36 چاپە. بەڵام هیچکەی نەماوەکەیتر بە چاپ نەگا بەڵام بەداخەوەی تر ئەو دەستەی کە 36 کتێبی پێ چاپ کرد بەداخەوە ئەو دەستەی جەڵدەی لە یاوشم وەڵای جار لە هەموو بارەکە بە تەنانە شعریش ینی دیوانی شعری هەیە بەناوی باوەشێنی دڵ بەڵام باوەڕکە ئێستا بۆ خۆمان یەک نسخەشمان نەماوە لە بەرەوەی زۆر کۆنە لەباری ئەدەبی لەباری زانستی لەباری ئاینی لە هەموو بارەکانەوە تەقریبەن شاردەی چاکیە و مەسەڵەن چەندین کتێبی لە عەرەبیەوە کردووە بە کوردی چەندین کتێبی لە فارسیەوە کردووە بە کوردی زۆر بەتوانا بووە زۆر بە تاقەت بووە وەڵای تر بەداخەوە بەهۆی تەمەنەکەیەوە هەر ئەوە نەژیا و نەیتوانی کە بەردامن. مامۆستا محەممەد شەڵماشی ڕاستباردەی ئەوە بووە کوڕوونەوەکانی لەسەر ڕێبازەکەی بەردەوام بن نەبن بە پیاوی کەس و هەمیشە پشتگیری لە حەق بکەن و چاویان لە ڕاستیەکاندا نەخەن ئەوەی خوددا پێی ناخۆشە لێی دوور بکەونەوە و دوای دنیا نەکەون. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.